بەڵێ نالین ئەم کاتتان باش زۆر سوپاس. ئێمە کە بەشداریمان لە ڕێوەڕەسمەکە کرد، ینی سەرەتا ڕێوەڕەسمەکە زۆر بە شێوازێکی ئاسایی بەڕێوە چوو، ینی کاژێری یەکەم ئەوانەی کە لە دەرەوە بووین ئێمە، ینی ژمارەی زۆر بەرپرسانی ئیدارەی دۆناڵد ترامپ لێوە بوون، ژمارەی زۆر ئەندامانی کۆنگرێس لێوە بوون. من بۆ خۆم قسەم لەگەڵ زۆربەیان کرد، لەگەڵ زۆربەیان ینی گفتوگۆمان کرد، وێنە یادگاریمان کرد، شتەکان زۆر ئاسایی بوون و ڕێکاری ئەمنی زۆر توندیش بوو، ینی هەتا چەند شەقامێکی دەوروبەری ئەو ئوتێلەشیان گرت بوو کە ڕێوەڕەسمەکەی لێ بەڕێواچوو بە هیچ شێوازێک، ینی هەست بە هیچ شتێک ناکرا. دوای ئەوەی کە ڕێوەڕەسمەکە ینی تقریبن لە سەرەتای دەستپێکردنی بەر لەوەی دۆناڵد ترامپ گوتارەکەی پێشکەش بکات، ئەوە بوو کە سەرۆکی ئەمریکا هاتە ژوورەوە. طبعاً بەر لەوەی سەرۆک بێت وەزیرەکان هەمووی لەوێ بوون، مارکۆ ڕۆبیۆ لێ بوو، پیت هێکسس لێ بوو، وەزیری جەنگ لێ بوو، وەزیری دەرەوە لێ بوو، وەزیری وزە لێ بوو، وەزیری خەزێنە لێوە بوو، هەموو وەزیرەکان لێوە بوون، هەموو بەرپرسەکان لێ، ژمارەش یەکجار زۆر ئەندامی کۆنگرێس لێوە بوون. یان لەسەر مێزەکەی ئێمە ئەندامی کۆنگرێسەوە ئەو مێزێک ئێمە وەکو ڕووداو لەسەری دانیشت بوون، لە مێزەکانی تکە ئەندامی زۆر هەبوون، هیچ شتێک نەبوو. کاتێک سرودی نیشتیمانی ئەمریکا خوێندرایەوە، ینی دوای سرودە نیشتیمانیەکە قەرار بوو ڕێوەڕەسمەکە دەست پێ بکات، لە پڕ تەنانەت هێشتا خواردنیش نەهاتە بوو. لە پڕ من بۆ خۆم گوێم لە دەنجی سێ تەقا گوێ لێ بوو، ینی هاوشێوە بەسەبەت تەقە نەبوو، چونکە دەنگەکە لە سەروی ئێمەوە هات، خۆتەزانی ینی ئەو وتێلە لە ئێمە لە ژێرزەمینەکەی بوون، هۆڵەکە کەویتە ژێرزەمینەکەی، ئەو لە قاتی سەرتر بوو کە دەنجی تەقەکان هات. دیارەکە هێزە ئەمنیەکان کاتێک ڕای کردووە بە بەردەمیانە تەقەیان لێ کردووە و گوێمان لەو سێ دەنگە بوو. کاتێک کە گوێمان لە سێ دەنگەکە بوو، ینی لە پڕ لە هەموو دەرگاکان، طبعاً هۆڵە چەندین دەرگای هەیە، نازانم ئەگەر دیمەنەکان لای ئەوە دەرچوو بن یان دیار بن، چەندین دەرگای هەیە، لە هەموو دەرگاکانەوە هێزە ئەمنیەکان هاتنە ژوورەوە، ینی سکرت سرویس هات، وەلامان کاتدا FBI لەوێ هەبوو، پۆلیسی DC هەمویان هاتنە ژوورەوە. لە سەرەتا یەکەم شت ئەوانەی کە لەسەر مەنەسەکە بوون ئەوانیان ڕزگارکردن کە دۆناڵد ترامپ و JD ڤانس و هەروەها خانمی یەکەمی ئەمریکا بوو، و دواتر پەیتا ئەندامانی کابینەکەی دۆناڵد ترامپ، ینی ئەوانیان تقریبن لە دەرگاکانی دەرگایك لە تەنیشتی منەوە بوو، بەشێکیان لەوێ چوونە دەرەوە، ینی ئەوانی من بینیم وەزیری وزەی ئەمریکان بینی لە تەنیشت ئێمەوە ڕۆشتە دەرەوە، و وەزیرەکانی دیکە هەرێکە و لە دەرگایەکەوە چوونە دەرەوە، واتە هەموو هێزەکان ئەوانیان بردنە دەرەوە بۆ ماوەیەکی کەم. ئێمە لە ژوورە ماینەوە، ینی بەڕاستی ڕوو نەبوو لای ئێمە کەچی ڕوادا، ئەوەندە بوو گوێمان لە دەنگی سێ تەقە بوو، دڵنیالە بووی کە ئایاوە تەقە کراوە تەقە نەکراوە، هەمومان لای خۆمانەمە پرسی چی بووە چی نەبووە. دواتر وردەوە لە هێزەکان هاتن ئێمەشیان بردنە دەرەوە، من لەوێ بینیم دەگوت و گەلێک تەدبیرێن ئەو لە کاریە هاتوونە وەرگرتن لەگۆری دۆناڵد ترامپ دەبێژە ئەف کەسێ ئێریشکار چەند جوورێن چەکان پێرە بوویە، مەرتاژیر خۆ کرد بوو، ینی چاوەک و ئەو دوان هەموو ڕێبەندا دەدەرباس بوو حتەک و گەهشتە ناوا هوتێلێ. طبعاً خۆتە زانی، ینی لە کۆڵینەوەکان لە کۆڵینی سەرەتایی تەنانەت من لە کۆنفرانسە ڕۆژنامەوانەکەی دۆناڵد ترامپیش بەشدار بووم، کەمێکە لە کۆشیسپی گەڕامەوە، تەنانەت نەمتوانی و خۆشم بگۆڕم. ینی ئەوەی کە دۆناڵد ترامپ کەوتی ئەمە شتی سەرەتایین، بەڵام ئەوەی کە ئێمە بیستمان لەوێ ئەڵێن ئەو هێرشکارە پێشتر چەکەکانی بردوتە نێو ئوتێلەکە، ینی ئەمڕۆ چەکەکانی نەبردووە، و بەڕاستیش ئەمڕۆ زۆر قڕس بوو تۆ ئەگەر چەکت برد بایە ئەوێ کەسێک ئەگەر تکتی ئێوارەخوانەکەی پێ نەبووایە، کەسێک ئەگەر ناسراو نەبووایە، کەسێک ئەگەر ینی ڕێکار ئەمنیەکانی نەبڕیبان بەڕاستی قڕز و بگاتە ئەوێ. ینی تەنانەت من ئەمبینی ئەندامانی کۆنگرێسیش لە ڕیزی ئێمە وەستا بوون، خۆتەزانی، ینی ئەگەر کەسێکی وەکو مارکۆ ڕۆبیۆ وەکو بەرپرسە باڵاکانی ئیدارەکەی دۆناڵد ترامپ نەبووە، باقی دیکە هەمووی بە ڕێکار ئەمنیەکان ئاڕۆژت، ینی هیچ ئەوەیەک نەبوو بڵێن ئەمە ئەندامی کۆنگرێس یان ئەمە کەسێکی دیکە ئەبێت چاوپۆشی لێ بکەن ڕێکاری ئەمنی بۆ هەم کەسێکە و بەڵام ئەوەی ئێمە بیستمان ئەڵێن پێشتر ئەم چەکانەی بردوتە ئەوێ و چەکەکانی لێوێ ئامادە کردووە، و بۆیە توانیوێتیوە دیار نیە چەند ڕۆژێک زووتر ئەو چەکانەی بردووە، ینی تاوەکو ئێستا ئەوەی کە باسەکری ئەڵێن پێشتر چەکانی بردووە، و ئیدارە خۆشەزانی، ینی دۆناڵد ترامپ قسەی کرد، کاش پاتێل سەرۆکی FBI قسەی کرد، و هەروەها بەڕێوەبەری هەواڵگری قسەی کرد، ئەمانە گوتیان ئێمە ڕێکاری زۆر توندمان گرتووە بەر، ینی ئەو چەند ڕۆژێک کە دیاریان کردبوو، بەڵام دیارە ئەم کەسە ماوەیەکی زۆر ئەو پلانیدانەوە، چونکە خۆتە زانی ساڵانە ئەو ئێوارەخوانە ئەکرێت، یعنی ئەمە یەکەم ساڵ نییە بکرێت، هەموو ساڵێ لەم کاتێ ئەو ئێوارەخوانە بەڕێواچێت، و لە هەمان کاتدا لە مانجی دوازدەوە دیارەکەی ئێوارەخوانەکە ئاکرێت، و دۆناڵد ترامپ نزیکەی مانگێک و نیو زیاترە، نزیکەی 2 مانگە ڕایگەیاندووەکە ئەو بەشداری لەو ئێوارەخوانە ئاکات، واتە ماوەیەکی زۆرە ئەو
پلانە دیارە کە کەی چۆن بەڕێواچێت بۆیە من زانیاری تەواوم لا نییە نامێ پێش ڕووداوەکان بکەم نامێ پێش لە کۆڵینەکان بکەم بەڵام ئەوەی کە من بیستم لە بەرپرسانی ئیدارەی دۆناڵد ترامپ گوتیان پێشتر ئەو چەکانە چوونێتە ئەوێ بەڵام هێشتا هەموو شتێکێک لای نەبووتەوە یان هێشتا ڕوون نییە لەسەرەوەی کە کەی بووە چۆن بووە چ جۆرە چەکێکی پێ بووە چۆن توانیوێتی لێوێ بێت بەڵێ ئەف کەسە کۆڵ تۆماس ئەلینژ ویلایەتە کالیفۆرنیایە تەمەنی خواستی و 1 ساڵن زانیاریên زێتر li ser wî hene diyar ka ev bixwe her asıl Emerîkiyeyan jî paşxaneke koçberî û penaberiyê heye هێشتا ئەو زانیارانە بەڕاستی من دەستم نەکەوتو لەسەرەوەی کا پاشخانی چێ بەڵام ئەوەی کە دۆناڵد ترامپ و تیمەکەی FBI ئەوانە کە لەوێ بە ئێمەیان گوتیان لەسەر کێمە خۆمان لێو بووین پرسیارمانە کرد یان زانیاری ئاهات و ئەڕۆشت ئەوەی هەیە کە ئیدارە ئەڵێ تاوکستام کەسە خۆی کەسێکە بەتەنیا ئەم کارەی کردووە واتە کەس و گروپێکی لە پشت نەبووە و زیاتر ئەڵێن ئامانج خۆی دۆناڵد ترامپ وتی ئامانجەکە ئامانجێکی سیاسی بووە تونند و تیژی سیاسیە واتە بەویان نەبەستۆتەوە کە بڵێن کردەیەکی تیرۆریستی بێت یان بڵێن پەیوەندیدار بێ بە وڵاتانی دیکە تەنانەت پرسیاری لە دۆناڵد ترامپ کە پێی وایە کە گومان لە ئێران بکات پەیوەندی بە شەڕی ئێرانەوە هەبێت ینی ئەوانیش زۆر ڕوون نەبوون لەسەرەوەی کە هۆکاری ئەمە چییە ناسنامەی ئەم کەسە تەنیا ئەو شتانە بوو کە دۆناڵد ترامپ بڵاو کردوتەوە بەڵام بڕیارە ینی کەمێکی دیکە تەواوی زانیاریەکان لەسەر ئەم کەسە بڵاو بکەنەوە چونکە کەسەکە ناسراوە ماڵەکەی زاندراوە و باگراوند چێکی تەواوی بۆکەن بزانین کێ و لەکوێ هاتووەکەی هاتووە زانیارەکان بەردەستە بن من ئێستا زانیاری وام لە بەردەستنیانی بەڕاستی باشە دیار دۆزگەریە گشتی یا فەدرال یا ئەمریکا دەبێژە ڕۆژە دووشەمێ ئەف کەسێ گومانبار دێ دەرکەوە پێشبەری دادگەهێ ڕەوشەکە وسادە درودانەکە وسادە و چەند جوورێن چەکان پێرەبوویە ئێریشی شیڤەکە ڕێورەسمەکە بڤی ئاوایی دکە و سەرۆکی ئەمریکا و بەرپرسێن مەزنیێن ئەمریکا تێدە بەشدار بوونە لە گۆری یاسایە ئەمریکا تۆمەتبارێ وسا چ جەزایە وەردەگرە ئەگەر هات و تۆهمەت لەسەروی هاتن ئیسباتکردن ناڵین بەڕاستی من شارەزای دادگایی ئەوانە نیمە نازانم چ سزایەک وەرەگرێت بێگومان لەوانەیە دادگا بڕیا لەسەرەوە بدات ینی با من لە خۆمەوە بڕیارێکی بۆ دەرنەکەم دواتریشوانە بەڵام بێگومان سزای قورسە دەرێت چونکە ینی پێشتر ئەو کەیسانێکە بینێ ئەوانێکە هێرشان کرد بە کۆمەڵ هێرشان کردوتە سەر خەڵک ینی سزای زۆر تون یادراون دیاریش نییە هۆکاری پشتەمە چی وایە وستێتی کەسێک بکوشێت وستێتی بە کۆمەڵ ڕۆژنامەوانەکان هەمووی بکوژێت هەرشێبێتە بەردەستی ینی هۆکاری پشت ئەم تەقە و ئامانجەکەی دیار نییە بێگومان وردەکاری زیاتر دەرەکەون و دادگای ئەمریکا چ بڕیارەکەدات بەڕاستی ئەمە پرسیاریش قورسە بۆ من باشە دیار وێنەیەکتە هەبوو ژناوەندانوچەیان ڕە دەشاندیە وێنەیاتە و وەزیرێ دەرڤەیە ئەمریکا مارکۆ ڕۆبیۆیە دیار چیرۆکە بێ وێنەیە چییە یعنی ئەف بەری بویەرە تاقەکردنەیە پشتی وەیە بەری وێ بچقاسی بووە وێژی بەحز بکە زامت و گەلێکی ماندی ئەم وێنێ بێگومان بەر لە ڕووداوەکەیە خۆتەزانین دوای ڕووداوەکەی دی کەس بە کەس نەبوو من هەر مارکۆ ڕۆبیۆم لە کۆشتی سپی بینیەوە دواتر بەتەنیا لەگەڵ مارکۆ ڕۆبیۆ نەبوو بەڵکەوە لەگەڵ مارکۆ ڕۆبیۆ لەگەڵ وەزیری وزەی ئەمریکاش قسەمان کرد لەگەڵ وەزیری وزەی ئەمریکا باسی کابینەکەی کۆبوونەوەی حکوومەتمان کرد کە پرسیارمان کرد لەسەر هێرشکردنە سەر کێڵگەنەوتیەکانی هەرێمی کوردستان گوتی پرسیارێکی زۆر باش بوو ئەم هێرشانە زۆر ینی هێرشی زۆر و نیگەرانین بۆ ئەمریکیەکان وان بەبایەخەوە سەیری هەرێمی کوردستانەکەن و زۆر خۆشحاڵی خۆی دەربڕی کە من وەکو ڕۆژنامەوانێکی کورد لەوێ بووم لەگەڵ مارکۆ ڕۆبیۆ کە پێم وت من کوردم و خەڵکی کوردستانم و زۆر پێی خۆش بوو لە ڤیددیۆکە هەموو دەرنەچوو بەسەوەی دەرچووەکە ڕووی زۆر خۆش بوو و قسەمان کرد گوتی بەنیاز بووی سەردانی هەولێر بکەین بەڵام ڕێک نەکەوت شەڕەکەی بەسەرداهات قسەی شتکەی کرد نامێ لە میدیاکان باسیکەم چونکە خۆتەزانی ینی بەڕاستی ئەو کۆبوونەوەی نافەرمین و قسەکانیش قسەی نافەرمین بۆ میدیانین شتێکی دیکەشی وت لەسەر هەولێر بەڵام هەر بەباشە وتی شتەکە وتیشی ئێمە زۆر هاوپەیمانیتیمان لەگەڵ کورد بە گرنگە زانین و زۆر دۆستایەتی کورد بە گرنگە زانین تقریبا نزیکەی دقەیەک و نیو ئاوا قسەمان کرد وێنە یادگاریمان کرد و زۆر پێی خۆش بوو پێشم گوت حەزەکەم مقابلەیەک بکەین بەیەکەوە چونکە پرسیارمان زۆرە و خەڵکی کوردیش پرسیاری زۆرە بۆیەوە وتی پێم خۆشە گە دەرفەتە بێت ئیدی زیاتر لەسەر ئەمە قسەمان کرد ئەوەندە ئەتوانم لێرە لە میدیاکان باسیکانی بۆ ڕوودا و باسی بکەم دەستێتە ساغبی دیار جاردن سپاس کۆت و سەلامەتی هەفکارێمە دیار کوردە نوچەک هاانێ دیار
یە کوردستانی و یە تۆرە مەدیای ڕووداوێ ژە واشنتۆنێ باوایەکی ڕاستە ڕاست و گەلمە بووی هەر هەبی